سڵاوتان لێ ببینەرانی سپەیکاس خۆشحاڵم لە پۆدکاستێکی نوێ بە ئەوەی ئازیز و خۆشەویست شادمەوە. بابەتی ئەمڕۆمان بابەتی سمارت هۆمە، ماڵی زیرەک. بۆم مەبەستەش بانگێشتی میوانێکی زۆر ئازیز و خۆشەویستمان کردووە، ئەویش کاک ڕاستی ڕەنجە. کاک ڕاستی بەخێربێ. زۆر سپاس دەکەم، زۆر سپاس بۆ بانگێشکردنە. یاخوا بەخێربێ کاک ڕاستی گیان. بۆی لای بینەران ئاشنابیت، حەزەکەم خۆت ناسێنی کاک ڕەنج کێ؟ کاک ڕاستی عەفو باوکمە بڵێ. من ناوم ڕاستی ڕەنجە، خەڵکی سلێمانیم و تۆزێ بۆی باگراوندێکی ینی شخصی بێت لە بەغاژیاوم لەو لێژیام لە سلێماژیاوم، بەڵام ئەمە خیرانە هەمووی لە سلێمانی بووم و دەرچووی زانکۆم و نزیکی چەند ساڵێکە من بەشی بزنسم تەواو کردووە لە زانکۆی ئەمریکی لە سلێمانی. چەند ساڵێکە خۆماوەتە ئەم وەکو کارێک کردووە بە کارێکی خۆم کە لە بواری ماڵی زیرەکە ئیشەکەین، بەڵام کارەکە جباری کردوین کە بەرەو شارەزایی لە مۆزوعەکەیە بڕوین و وردەوردە خەریکە شتەکە ئەبێ بە شتێکی نۆرمەڵ، هەم بەشی کاریش و هەم بەشی هیوایەتێکیشە. خوێندنەکەت لە ئیشەکە ئێستا تۆ دوورە؟ خوێندنەکەم نزیکە، ناڵم زۆر دوورە، بەزنس هەر ئەوەی ئێستا چۆیەکی، بەڵام فێربوون هیچ شوێنەکەیە تۆ لێی فێربی؟ هەیە بۆ نمونە بەشێک هەیە لە زانکۆ تایبەت بێ بە سیستەمی سمارت، لەوانەیە بەشی سۆفتوێر یا ئایتی تۆزە نزیک بێ لەوانەوە، چکە باگراوندێکتیات هەیە بۆ ئەوەی کە چه عیلاقی هەیە، بەڵام ئەوەی کە استیفادەم لێ کردووە لە زانکۆکە چۆنێتی دروستکردنی بزنسێکە یا فکرەکە بیکەی بە کارێک بۆ خۆت و هەر شتێکی تازەش کە هات قورسایەکەی زۆر زیاتر، ینی قورسە بە چاو کارێکترا کە لەوانێت تۆزە بەربڵاو بێ لە شوێنەکەیە. لەبەرەوە باگراوندێکی نییە بێ خۆ فێرکەیت، بۆشە زۆرمان پێچوو هەتا تۆزی هاتوێنێتە سەر سکە و لە هەمووشی قورستر ئەوەیە کە شتێکی تازای هێنیتە شوێنێکەوە. قورسین شتەوەیە ئەوەی کە بەرامبەرێکە کڕیارەکەیە چۆن قەنعات پێکەی بیکرێت. ئەمە شتێک نییە زۆر ئاسان بێت وەکو شتێکی کە ڕۆژانە ئەفرۆشرێت و خەڵک شارەزایی بە تەواتی لی هەیە و یەکسەر زانێت چی و مقارنەی سعر و مواصفاتەکان و یەکسەری کڕێت. ئەمانەت لەو بزنسەیە ئەوە یارمەتی یاوین کە ئەو تۆزێ ئەو ئالنگاریانە با بڵین بزین چییە. زۆر ڕاستە، بازە دوور نەکەینەوە بۆ منی شوبینەرانیشی ڕوونکەرەوە سمارت هۆم چییە؟ سمارت هۆم ماڵی زیرەک یا شوێنی زیرەک یا بینای زیرەک، ئێمە ئامەتەم پێڵین بیناسازی زیرەک، شوێنێکە کە ئەو ئامێرانی کەتیایەتی لەگەڵ یەکا قسە ئەکەن، ئەتوانن لەگەڵ یەکا قسە بکەن، ئەتوان باری یەکتری بزانن و بڕیارێک بن لە باتی ئەو کەسەی کە لەوەیە کە بەرپرسە لەو شوێنە، یان بە کوردی خۆیان پێڵەن دەستگەیشتن، ینی ئەکسێسێک بن بۆ خاوەن ئەو ماڵەیە ئەو شوێنە لە دەرەوەی کە چۆ دەرەوەی ئەو شوێنە. ئەمە پوختترین شێوەی باڵێن باسکردنی ماڵی زیرەکە. ئەوانی کە ئیگرێتەوە هەموو جیهازێک کە کارەبایی بە لە ناو ماڵەکەیە شوێنەکەیە تۆ ئەتوانی یان بەخۆی یان شتێکی بۆ زیاکی بیکەی بە زیرەک. خۆی چۆنە جیازەکان هەیە خودی خۆی زیرەکەی. ئێستا ئەم مدەیە وەکو لەوانەیە گوێگران و جەناویش بزانین سپلیتەکان زۆر بەسەری ڕۆشتن بەرە وایفای، یەکساڵن سپلیتەکان وایفایە هەمووی بەرە ئەوە ڕوا کە تۆ تەواتوانی لە دەروی ماڵ کۆنتترۆلی بکەیت و ئیشی پێ بکەیت و یان بەدەنگ کۆنتترۆلی بکەیتەوەمانە. خۆی شتێکە بانی تقریبان 5-6 ساڵە لەمە بەڵێ ئەو کاتە سەردەمی ئەوە بوو نەک 5-6 ساڵەمە سەردەمی بوو باخ لە سیتەکە دروستەکراوە، کێشەی ئەوە هەبوو هەموو ڕۆژە وای بڕۆشی تایە بۆ سیتەک و بیرەکە و هەڵکردجا ئاوەکەی مدەتێک هاوتیان سیمکارتێک هاتووە نازانم جیهازێکە سیمکارت جیازێکە مەستێکی بۆ نێری ئەیتر ئەو لێەوە هەڵە بێت و ئاو شتەکە بۆ ئەوەی کێکە لەو شتانی کە زۆر یارمەتیای نێمە دایمەکو نمونە باسیەکەین لەبەرەوەی هەر سەرەتای ئیشەکەی خۆشمان، سەرەتای قووەتەکەمان بە تایبەتی لە سلێمانی، چکە باخ و شوێنی دەرەوەی شار تۆزە لە سلێمانی بەربڵاوترە وەک لە شوێنەکانی تر. زۆر لەومان استیفادەکە زۆر ئاسان و قەنەعەت بە خەڵکین کە بۆ کڕیارێک بەسیترین شتەوە بوو ئاودێری باخەکەت، سکیوریتی بامونە ئاسایشی باخەکەت، هەموو یەکسەر بۆ ئەوە ڕۆشت. ئەو زۆر بیدایەتەکەی بوو، ژمارەیەکێک تەنارد بۆ سیمکارتێک تەکڕی، ئەم سکارتە دەخستە ناو جیهازەوە کە ماتۆڕەکەیە، ژمارەیەک تەنارد ئیتر دەتەزانی ئیشەکەیان نا.
بۆی بیگژێنیتەوە بەڵێ بۆی بیگژێنیتەوە ژمارە سفر تەنارد ئەمە بیدایەتی هەڵبوو بێ نایزانیت لەو بینە شەبەکە نەمێنێ نازانێت چی لاتوە ئەبێ سوای سیارەکە بیت اونجا بڕی بۆی تاکید بکەیتەوە ئەمە زۆر باش بوو لە بەری فکرێکی یا بە خەڵک کە چەند ئەتوانێت ئیش ئاسان کات یعنی هەر جیازەکە خۆیگەر بە سعرێکی معەن بێ کابرا حسابیەکەی 4-5 ڕۆشتنی سیارم بۆ سیتەک یا بۆ مێرگەپان پارەکەی خۆی دەرەکاتەوە ئەو بیدایەتەکەی بوو ئێستا زۆر گۆڕاوە بە تایبەتی لە بروی وایفای سیستمی وایفای و نێتوەرکینگ لە ماڵە زۆر سەریع بەرز بووە ئێستا لە ماڵە جاران ئەگەرتوانی 15 جیاز کۆنێکتکەی بە شوێنێکەوە ئێستا لە ماڵە بەعتیادی 250 توانی کۆنێکتکەی لەوانەیە زۆر خەڵک زۆر خەڵک لەوانەیە قەنەعەت بەم قسەیە نەکا کەم وڵات هەیە کەم ناوچە هەیە وەکو هەرێمی کوردستان ئەوەنە ئەکسێسی هەبێ بۆ فایبر ئۆپتیک کە ئەمە لەوانەیە سەر لە ئەمریکای تازە مجموعە گەڕەکە دەوڵەمەنەکان یا ئەوانە تازە FTTH پێگا کە فایبر تو دە هۆم لێرە یعنی ساتوریتد ینی گەیشتووە سە پرسیار ئەوەیە کە تۆ باخێکی هەیە لای حدودی ئێرانەوە گلەیەکەن بۆ فایبر ئۆپتیکی پێ نەگەیشتووە ئەنجا ئێسەوا خەریکە بەرەو عێراق ئەڕوات لەبەر ئەو زۆر یارمەتیەیە هەر پێڵن ئەگەر غەڵدن پێڵن ئینتەرنێت پێنتریشن ڕیت ینی چەند کەس ئینتەرنێتی هەیە لە ماڵە لە عێراق تەسەوڕەکەم یەکێک بێ لە وڵاتە هەرە نسبەکانی کە لە هەمووی زیاترە ئەمەش ئاسانی کردو هەم بۆ ئیشەکەی خۆشمان هەم بۆ ئەوەی کە خەڵک زوو ئەم بواری ماڵی زیدەکە وەرگێت لای خۆی یا بەنگلیزی پێڵن ئەداپتی کات ینی ڕابێت لەگەڵیە شتێکی دریشە بوو بلاجکتۆرەکە بە ڕۆژە ئیشی ناکرد کە بوو بە شەو تیشکی خۆرنامە هەڵە کرد ئەوە یەک نمونەوە دوای باسیەکەین کە بینە سەرتەوەرەکانی ترەوە لای خۆیان پێڵن فۆتۆسیل ئەوە کێتە بابەتەوەی کە تۆ لێرەوە بەشێکی لایتە ئەم سێنسەرێکدانی بۆ لایت ئەگەر غەڵدنم پێڵن لومۆمیتەر یا لۆکسمیتەر قووەتی لایتە ئیتر باڵین بەشێکییت ئەم ئەڵی کە لایت لەمە کەمتر بوو ئەجا ئەم سێرکتی کارەبایە بگەێنە بە پلاجکتۆرەکانی سەرکتەکە دابخە کلۆزیکە بۆی پلاجکتۆرەکە ئیش بکات ئێستا نامێ باڵێن بڕۆمەسەری بەسەری بەڵام ئێستا بەسیتی نمونم پێڵم کە جیاوازی ئەوە لەگەڵ بەشی زیرەکەکەی ئەوەیە لە بەشی زیرەکەکەی عینە سێرکتێک دانیت کام سێرکتە یەکسەر ڕەبتەوە بۆ وایفایەوە یەتە لای موبایلەکەتەوە لە موبایلەکەتە پێویستی تەڵام بە فۆتۆسیانسەر و ئەوانە نیە لە موبایلەکەتە ئەڵی کاتی خۆراوە بوون چۆن نەزانە کاتی خۆراوە بوونە لۆکیشنی سلێمانی بۆ نمونەوەرەگرێت جیۆ لۆکیشنی سلێمانی ئەزانە سلێمانی کوی خۆر ئاوا بێ زۆر دیارە چۆن کاتی ڕەمەزان ئەزانی ئەمڕۆ 1 دقیقە بەیانی بە 2 دقیقە 3 دقیقە ئیتر ڕۆژ بە ڕۆژ لەگەڵ خۆراوە بوونە خۆی گڵۆپەکەیش پێکات لەگەڵ خۆرهاڵیتر نەپێویست یان جیازێک لێکەمەکاتەوە بەس بە سۆفتوێرە توانێ شتە بزانێ ئەپلیکیشنە لە موبایلەکە تادا بەز ئەپلیکیشنە لە موبایلەکەیە کە تۆ ماڵەکە لە یەخیرا دانیت هەموو ناو ماڵەکە کۆبێتەوە لە موبایلەکەتە ئیتر یەک بەرنامە بێ جاری واکوێتە 2 بەرنامەوە تۆزە کێشەی ئەمەکان عالەمینیان بۆم نە تایبەتە بۆمە بۆ کۆمپانیای ئێوە ئێمە تایبەتی ناکەین لەبەرەوەی عامەتەن ترسی خەڵک هەیە لە شتێک کە لێرەیە دروست کرابێت و کۆدینگی بۆ کراوە بە تایبەتی بۆ خاصیەتی ماڵەکە ترسەکە نازانیتر ناتوان بزەوت بڵم چییە لە ئایا سیقیان بە کادرێکی لۆکەڵ نییە کە کۆدینگە دروستکە یان بەڵام خۆی عامەتەن شەریکەی عالەمی سیقەی زیاترە تۆ شەریکیەکە بۆ منە 20 ساڵە هەیە کلااود سێڤەرێ بەکارێنێ کە بۆ منە AWS ئامازۆن وب سێڤەر ئەگەر خەڵت نەبم ئەمە تاوە معروفە ینی باڵین ترسێکە لە جێی خۆیەتی من ناڵم ترسێکی غەڵەتە من خۆشم بم حەزەکەم شتێک بێ کە ئەکەوێتە بابەتی آیتی ئەم قسانە بەڵام SSL سرتیفیکەیتی هەبێت و ئامازۆن وب سێڤەرەکە هۆستی بێت و تاکید بم کە تو فاکتەر ئۆتەنتیکیشنی هەیە کە کەس نەتوانێت داخلی ئەم سیستمی من بێ لەبەر ئێمە ماڵمان هەیە کامیرەی ناو ماڵەکە دانێت یعنی تۆ ئەبێ کەس زەمان بێ کە کەسێکم کامیرەیە نبینێت ناتوانێت دەستی بگا بەم کامیرەیە لەبەرەوە دایمە براندە عالەمیەکان زۆر ئاسانتر دەتوانی بازاری بە بازاری بە بازارکردنی بۆ بکەیت و لەگەڵ ئەوەشە کەسەکەش سیقا ئەکات ینی شوێن هەیە سەرێرە خۆیان کۆدینگی خۆیانەکەن بەڵام ئێمە قەت ناچین بەلای ئەوەیە بۆی کەسەکە مرتاح بێت کاڕاستی گرنگی ماڵی زیرەک چی ینی سا بۆ نەگە تۆ بۆ خەڵکە بڵێ
وەرن بانگەوازی ئەو بکەی وەرن ماڵەکانتان کەن بە سمارت بۆچی بیکەن بە سمارت بۆ نمونە یەک نمونەی تەقلیدی باسەکەم بۆ ئەوی ڕەبتیکەینەوە بە ماڵی زیرەکەەوە دایما ئێمە باسی ئەوواکن لایتی سیارە کۆن لای تێک بوو ئیش پێ کردو و کوژانەوە دوایەوە هاتن وتیان باش ئەم لایتە زەردە بڕۆمایت بوو برایم بوو شتێکی وا کردیان بە کارەبایی دوای ئەوە طریقەی تر هاتن کردیان بە هاڵۆجین دوایە کردیان بە LED دوایە کردیان بە لەیزەر لە لەیزەرەکەی ئایتوتیان باش ئێسەمە کێشە نییە بەڵام چی بکەین بۆ ئەوی ئەم لایتە لە ئۆن و ئۆفەکە دەرچین هاتن کردیان بە ئۆتۆ ئەمە یەکەم طریقەی کە ئەڵین ئۆتۆ یەکەم طریقەی ئۆتۆمیشن بوو بە کوردێکی هەر ئۆتۆماتیک کردنە ئۆتۆکە چی بوو کە ئەو فۆتۆسیالی کە جەناوە باسی کرد باشە با ئێمە ئەم کەسە دوورکەوێتەوە لەم ئۆن و ئۆفە مێشکی مەشغوڵ بێ بەمەوە خۆی ئۆتۆیە دنیا تاریک بوو ئیشەکە بزەبت کە دنیا تاریک بووم گوڵۆپە ئیشەکە چوە ژێرزەمینی کۆم گوڵۆپە ئیشەکە ئەمە کێشەیەکی باشی لە تۆ لابرد بۆی ئۆتۆماتی کردی لێڤڵی دوای ئەوە هاتن وتیان باشە کە تۆ لە دەرەوەی شار ئەڕۆیت فول ئیش پێەکەیت با بڵێن هایبیمەکان یا پێڵم فول لای خۆمان ئەمە ئیش پێکی هاتن وتیان تاڵ یەک سنسەری تر دانین بۆ یەگەر سیارەیەک هات تۆ پێویست ناکە هەموو جارە مێشک لای ئەوە بێت چاوی بەرامبەرێک کوێرکەیت و ئەو فولە بۆ لات و تۆ بیگژێنیتەوە کردیان بۆ ئۆتۆ فول لای خۆمان کە پێڵێن سیارە هاتە بەردەمە فولە کاژێن ئەمە تۆ دوو بەشی تر لە نەجات بوو شەریکەی عالەمی وەکو مارسیس و بێن BM و ئەمانە طریقەیەکی هاتن یەک لێڤڵی تر بەرزیان کردەوە وتیان پێویست ناکات فولەکەش لابێت ئێمە هەر ئەو بەشی سیاری کە بەرامبەریت ئەو بەشە تاریکەکەی و بڕۆ سی لە چیەوە دەستی پێ کرد بۆ ئەوە تاوایتر ئەم شتە گەیشتە فولی ئۆتۆماتیک لەگەڵ سوڕانەوەکەیە بزڵێت ئێستا ئەوەش نەماوە لە بری هەر ئەلیدەکان خۆی بەجیا بۆی نەکەینە بابەتی سیارۆ بەستە سۆڕکەم ئەمە زیاتر نزیکیە خاتەوە بۆ ئەوی تێبکەین لە ماڵە ئەم شتە نەبوو هەتا 10 ساڵ 15 ساڵ پێش توشتەکانی ماڵە ئۆتۆماتیک نەبوو بیداتەکەی بەو سرکت برێکەری باخەکانی سیتەک دەستی پێکرد کە سیم کارتێ بوو دوایەوە فۆتۆسیل بەشێکی کرد بە ئۆتۆماتیک فۆتۆسیێژنەوەکە لە ئۆتۆماتیک دوای ئەوە خەڵک تێگەیشت کە باشە من سیارەکەم ئۆتۆماتیکە و من گێڕەکەم لە عادیۆ بووە بە ئۆتۆماتیک و ترافیک لایتەکان بووە بە ئۆتۆماتیک و بۆ نەچینە ناو ماڵەوە هەمووی تۆ ئەوەیە کە مەجموعە کارێک هەیە لە ڕۆژەکەیە ئەیکیت ئەم کارە مادەم دووبارە بۆ بێ بە ڕۆتین مادەم ڕۆتیم و تۆ دەتوانانی ئۆتۆماتیکی بکەیت یەکێ لەو بەسیترین شت لە ماڵە کە ئۆتۆماتیک کرێت کە زۆر پێویست بێت تەسەڵم کێشەی هەمومان بێ کە ماڵ بەجێ هەڵی تۆ ڕۆتینێک هەیە بۆ ماڵ بەجێ هێشتن ئەم ڕۆتینە بریتە لە کوژانەوەی گڵۆپەکان لە 4-5 جار تاکیدکردم غازە و بۆی لێرەکەیە بۆی بزانانی ئەگەر ڕئیسی و مولدەکە فەرقی کرد تەباخکێ دەجارەوێت تاکی وزانی دەست چاکە و کوژانۆتەوە یان نا چوزام ئاو دێری هەموو هیچ شتێک نییە چەند حادیسەیەک ڕووی طبعا چۆن لە کوردستانە وایە بەبوونی غازەوە کۆنتترۆلی ئەوشی پێ بکەیت ئەیبەتەیەکی دی ئەوە ئەسەی لەوانێ دوای بینە سەر بوارەکانی کە چ شتێکە کرێ تۆ کە ئەمە من بتوانیت لە کاتی دەرچوون لە ماڵە بە یەک کۆماند ینی بە یەک کردار تۆ بتانی زمانێکی هەموو جارێک ئەم گڵۆپانە دەگوژێتەوە سپیتەکان هەموو یەکژێتەوە ئاودێری باخەتەوە سێ کامیرەکان دەستەکەم بە تەسویرکردن سنسەری غازەکە و دەستەکە بە بۆنکردن یا بە ئاگاداری ئەوانە پەردەکانە دایرێنەوە ئەمە کردکەواتە تۆ بەشێکی گەوری ماڵەکە و ئۆتۆماتیک کرد لە ئێران بینیوە من خزم شتم هەیە لە کوردستانی ڕۆژهەڵات سیستەمی دزگیری هەبوو دزگیر بۆ منەکە لە ماڵەکە چوونە دەرەوە کۆنتترۆڵێک بود 50 پیانە ئیتر ئەگەر مێشولەیەکیش لەو ماڵا سوڕایەتەوە هینە دەستێ کرد بە ئەوە لای خۆوانسە پێڵەن هەر دزگری پێڵێن دزگرەکە ئێمەش خۆی هەر پێڵەن هۆم سکیورتی سیستم یعنی یا سیستمی ئاسایشی ماڵەوە ئەو بۆ ئەوی بێم کە گەڕێم بۆ پرسیاکە کەوتێ لە ماڵی زیرەکە ئیسیفادەکە چی یەکەم ئیسیفادە کە خەڵک زۆر با بڵێن بە تەواتی سوودی لێبینێ ئەوەی کە تۆ تەکیدی ماڵەکە و پارێزراوە ئەگەر پارێزراویش نەبوو بێ یا شتێک ڕوویا لە ماڵەکە تەکیدی ئەگە تۆ لە دەروی ماڵەکەشبی ئاگاداریە بیت یەکێ لەوانە ئەوەیە کە بە عامیەکەی خۆمان پێڵەن دزگر کە بە مۆشنە ئەنواعی هەیە تاوان ماڵ بۆ ماڵە گۆڕێ پێویستیەکان شتێکمان هەیە پێڵەن کۆنتاک سنسەر
دوو پارچەی مغناتیزیە لە پەنجەرەکانە بەسترێت کە کرایەوە یەکسەر کامە جیا بۆ ئیعازەکەیات بەشی هەستەوەری جوڵەمان هەیە بەشی هەستەوەری غاز و دوو کەڵ و ئەوانە سە بە تەقلیدی هەیە طبعاً بەڵام ئەمە بەشە زیرەکەکێتی کە ئاگاداری تەکاتەوە حتا ئەگاتە حەدیەوەی کە تۆ ئەتوای وای لێکێ گەریەکێکیش گڵۆپەکەیش پێ کرد لە ماڵەکەیە و سوور تاکیدوی کە ئەم گڵۆپە نابێ ئیشکایستە ئاگادار دەکاتەوە ئەمیش چەند بوارێکی هەیە توای بڵێ خۆی ئارمینگە ینی تۆ حازریەکی ئەم سیستەمە ئیش پێەکەی کارایەکی کە لە ماڵ دەرەچی کارایەکی کارایی دەرەوەی ماڵ هەیە نوع کارایەکیش هەیە لە ناو ماڵیت هایتۆڵی لە ناو ماڵام من بەڵام مەجموعە شتێکی هەر ئەبێ من ئاگام لێ بێ قاسەکە یان بڵێ بەشێکوانەیە کە تۆ لە ناو ماڵ بیت لە دەروی ماڵژوی خۆی 24 ساعتە هەر بە کارایە لەوانە لاوی مهمتر غاز دووکەڵ لەگەڵ سێنسە ئێمە هەستەوەری ئاوی پێڵین هەستەوەری لیکی ئاو تۆ جایوە بۆری یەک تاتەقێ تۆ لە ناو ماڵەکە بیت لە دەروی ماڵەکەشوی هەر بێ ئاگادار بیت لە ئێمە پێڵین وێت سپۆت ینی ئەو شوێرانی کە ئەخیر شت ئاوەکەی پێگات لە ناو با بڵین لە مەتبەخە لە مەتبەخە ئەگەر بۆریەکە و بۆری ئاوەکە بتەقێت ئاو کۆ بێتەوە وردەوردە تەبعەنیەتە لای شوێنێکەوە ئێمە لەو شوێنەیە شتێکی زۆر سادەیە یەک شتی خڕەدانی تەسە عەرزەکە هیچ شتێکی تر نییە پیلێکتیاتە سەورەکەم لەوانەیە بەشی 5 ساڵێ بکات 4 ساڵ 5 ساڵێ بکە هەردانیت ئەتوانی ستەیبڵێکی بە لەزگەیەک بینی بۆ شوێنەوە بەڵام تۆ ئەتوانی هەرداینیت چکە ئەو شوێنە نابێ شتێک بێت بەرقاچ بکەوێت یاوە لە دایمە لە ناو کاونتەرەکە دامدەیە لە ژێر کاونتەرەکە زۆر سادە کردویانە یەک زائید و ناقسیتە ینی بەشی کارەباکە ئەو گێنەری کارەبایە ئەم ئاوەکە هاتە ژێریەوە ئەو ساردوگەرمە بێکە گێنە یەکتە نۆتیفیکیشن تیاتت ئەشوانی ڕەبتێکی تەلەفۆنت بۆکەیان نە هەر ئەم لە ڕێ ئەپلیکیشنێک چۆن نۆتیفیکیشنێکی ئەتیادی موبایل لەگاتە دەستە سامەستیژم بۆ ئاگام لێ نییە ئەوە نازانمەگەر ئەندروید تیابیانە تەهیدم تایەتی بەڵام بۆ iOS دوو نوع نۆتیفیکیشن هەیە نۆتیفیکیشنی ئاسایی و لەگەڵ کریتیکل ئەلەرت هەیە ئەو نۆتیفیکیشنانەیە ئێستا کە من ئەم پۆدکاستە هاتووم دو نۆت دیستربم داناوە بۆی هیچ تەلەفۆنێک نیە بە هیچ شێوەیە بەڵام لە ئۆفیسەکەمانە ئەو تەقی هەرە ماتێ نۆتیفیکیشنەکە چا پێڵن کریتیکل ئەلەرت بە خیاڵیان نایەت یعنی ئەمە نۆتیفیکیشن ئەبێ بگاتە دەستە ڕەبتیشە بە وایفای بە ئینتەرنێتەوە بۆ ئەوەی تۆ دەست بگا بە ماڵەکەەوە طبعاً تۆ بێ ئەکسسی ئینتەرنێتی بچکە هیچ طریقەیەکی تر نییە تۆ لە بینی خۆت و ماڵەکەی قسە بکەیت لە دەرەوەی ماڵ ئەگەر ئینتەرنێت نەبێ بەڵام جگە لەوە تۆ نۆتیفیکیشنیش بگاتە دەستە ئەمە نەوعێکە لە زیرەکردن هیچ ناتوانانی بکەیت مەگەر زوو بتوانین بگەڕێتەوە ماڵەوە بەڵام ناتوانین لە ڕێموبایلەکە کۆنتترۆلی بکەی ئەمەیان بۆ بەشی با بڵین هەستەوەری ئاوەکە بەس ئەوی ئیشی لەسەر نۆتیفیکیشنێک تاتێ هەڵا ئاو تەقیوە لێڤڵی دوای ئەوە چییە کە تۆ ئەتوانی با بڵێن بیکەی باشە من ئەمە لە بەوایە لەسی ڕەبتی یەکەم بە ڤالڤێکی ئاوی ڕیسی ماڵەکەم و سیستمێک دروستەکەون هەچ کاتێک ئەمە ئاوی بەرکەوە ئەو ڤالڤە ڕیسیەم بۆ بگرێتەوە ئەو کاتە پێویستی هەر بە نۆتیفیکیشنەکەش نییە کەی ئاگاو لێەوە دوای ئەو سەد نۆتیفیکیشنەوە تەواو کرد بزەوت کە سەد نۆتیفیکیشنەکەی خۆتە تەوا کرد سەویەکە لە ئاو تەقیوە ئەڵێ هیچ کێشم نیە ئاو گیراوتەی تۆ ماڵەوە سێرەکی لەکوێیە تەقیوە و چاکێکی تۆ ئەنجا ئاوەکەی خۆت بەریتەوە و ڕێکە بێتەوە ئەیک بۆ نمونە ئێستا ئەگە من ئەو سیستەمەم کرد بێت و گریمان لە سلێمانی ئەچم سەفەرێکی هەولێرم هەیە لە نۆتیفیکیشنێکم بووە لە ئاگرکەوتۆتەوە ئاگر ئەتوانی کۆنتترۆلی ئەو ئەتوانی سیستمێک دانەیکە کە ئەوە بوو کۆنتترۆلی ئاگرەکە بۆ بکە لە ناو ماڵا تۆزە زەحمەترە چکە زۆری ئەوانەی کێسەمانە ئەمانە دانن قوتزانین زۆری ماڵی سەر شوقی ناو ستیەکانە یا خانووی ناو ستیەکانە و ماڵی گەڕەکەەکانی ژۆک و هەر خۆی ماوەتەوە بەڵام ناتوانانی بەدڵی خۆبای ئەوەنە دەستکاری سیستمەکانکەی و ناحقیشان نییە ئەوان تەیکیدن کە سیستمی خۆیان مەزبووتر ئێمە دایماڵین سیستمی ئاسایشەکانی ئێمە کە داینین دایمە وکو تەبقی دووەم دابنێ دایمە ئەبێ بگەڕیتەوە بۆ ئەو ستی خۆت یا گەڕێکی خۆت یا کۆدی شارەوانی یا کۆدی ئاسایش بووە هەموو شتێک یەکەم ئەوانە تەطبیقکە بۆ ئەوەی طبقەیەکی تر لە ئستراحەتی و هەبێ ئەتوانی لای ئێمەش سیستمەکە زیرەکەیت و نۆتیفیکیشن پێ بکە لە بواری ئاگرات تۆ ئاگر شتێک نییە کۆنتترۆلی بکەیت لە هانگەری گەورەیە لە مەخازنی گەورەیە دانرێت ئاو ئەتەقێت و ئەم ئیشانی خۆیەکە ئەمە لە ناو سیستمی ماڵەکە تا هەبوو زۆر چاکە
نەبوو تۆ تۆزەکەیە بەڵام نەبوو تا ئێستا شتێک نەهاتۆتە بەرچاوم بۆ نمونە بڵێ ئاگرەکە کۆنتترۆلکە ینی ئیلا ئەو شتانەیە و پێم وتی شتی سناعیە بۆ ناوماڵ دروست نەکراوە بۆ بینای گەورە دروست کراوە بۆ مەخازن دروستکراوە کەشتی زۆر گران بەهایتایە حتا هەیە بە دوای ئاگرەکەی ئاگەڕێت ئێستا بواری ئایا کەشتی تێکەوتووە ئەمە زیرەکی دەستکرد بە ئەیدۆزێتەوە ئاگرەکە لە کوێ ڕێک ئاوەکەی تێگرێت یا یەک ڕۆبۆتێکە بەڵێ لە ماڵان نییە گسی کارەبایی وایە بە بەرداوامی خۆی هەر شوێنە پیس بێت و ئەوە شتێکتر ئەمەی کە من باسیەکەم لە منەوەی کە بینیم لە شوێن هەیە ئەمانی کە خۆڵ و خاشا کۆکەنەوە ڕیسایکلینگەکەن زۆر جار پاتریتیایە ئەو پاتریانە لیتیۆمەکان بە تایبەتی گڕەگرێ ئەوەنە ڕاهاتون بەمگرتنە شەریکاتی ئێستا دروستی کردووە وەکو یەک بۆری ئاوا دایمە لەسەر پێەیە بەس بە گەرما بە هیت دیتێکشن وەکو لای خۆن چۆڵە کامێرەی حراری بەوە هەیەی و لەگەڵ ئایش زیرەکی دەستکردەکە ئەزانێ ئەم شکلی ئاگرە ڕێک خۆی ڕوویە کاتە سەری و یەکژێنێتەوە بەڵام ئەمە بۆ ماڵ دروست نەکراوە ئاگرەکە تۆ کە بچووک بوو نهێڵیت لەناو خۆڵ و خاشاکایە ئەو یەکسەر ئاوەکەی تێگرێ بووی بگوژێتەوە هاي لە ڕۆژەکەڵانێت 4-5 جار ئیش بکات ئەمە لە بەشی ڕیسایکلینگەکە لە شوێنی تر بە طریقی ترەکە لە ماڵە نانا بڕواناکەم لێرە بێ نازانم ئەگەر ئەزانم کێسە بەشێکی ڕیسایکلینگ هەیە لە دەرەوەی شارە بەڵام نازانم ئەگەر ئەو سیستمی تیابیانە لەنەو ماڵە بۆ ئاگر تۆزێ زەحمەترە تەنها شت کە نزیک بێ لەوەی کۆنتترۆلکردنی ئاگر ماتۆری پەنجەرەکان هەیە ماتۆری پەنجەرە و ماتۆری دەرگایانی کە ئەمە بەرپرسە لە کردنەوەی دەرگا و پەنجەرەکان لەو سێنسەری کە لە ناو ژوورەکەیە دائەندرێت ئەتوانی وایلەکەی بڵێ کە هەر کاتێک ئاگر هەبوو ئەم پەنجەرە و دەرگایانم بۆ داخەوەی بخنکێنیت ئاگرەکە بەڵام وەکو چارەسەرێکی تایبەت بە ماڵ بۆ لابردنی ئاگر جگە لەو سپرینکلەرانی کە خۆی هەیە هیچ شتێکی تر تا ئێستا نەمبینیوە توانی سیستەمێک دانێ بۆ نمونای مازانی لێرە ئاگر کوژێنەوە ڕقەمەکەی 115 بڵێ کە هەچ کاتێک تۆ ئاگر لە ماڵا کەوتۆگەرەها سەوتێکی تەجیلکرا و بەی بە سیستەمەکە تەلەفۆنکە بۆ 115 هەر هەمانە ئەوە هەر هەمانە تا ئێستا بۆ زۆر ئاعتیمادمان نەکردوتە سەری لەبەرەوەی وەکوتم هەر مەسەلەی ماڵی زیرەکەکە ئێشتا زۆر بەو طریقە غێرتەبیعیە بەربڵاو نییە بای ئەوەنە بەربڵاو نییە کە ئەو ئەمە سیستەمەکەمان هەیە ئێمە سیستەمەکەمان هەیە بەس ئایا تۆ ینی ئەمە بۆی نەوێ بە نەقت چکانە حەقیانە بەڵام ئایا 115 تەلەفۆنکە بڵ گوێی لە شتێک بێ وتراوێتەوە زەحمە نەبێ فریامان کەون لە ماڵی ئەوەنە لە گەڕێکی ئەوە ئایا بە جددی وەریەگریانە نەحەقیان نییە لە بری شتەکە ڕانهاتون هەر بۆ معلوماتە لە دەرەوە کە ئینشورەنسی ماڵ دانیت با بڵێن ئەوان یەن سێری ماڵەکەکەن بزان چانسی ئاگرگرتن چەنە لە ماڵەکە ئەگەر ئەمەی فایرپلیس وەکووەدینێکی وەجاخێکیشی هەبێت تۆزە پارەکە زیاترەکەن چکە چانسی گڕەکە زیاترە ئەوێ حساباتی خۆیکە لەو ماڵانی ئێستا لە باڵین لە غەربا لە ئەوروپا ئەمریکا بە تایبەتی ئەو ماڵانی کە سیستمی دزگر و سیستمی سمارتی تایە ئینشورەنسەکەی زۆر هەرزانترە بێتەوە زۆر هەزانترە بێت بێڵە تاوا من تەکیدم کابراگە لە دووریش بێ ئەتوانێت یەکسەر سیستمەکە خۆی ئۆتۆماتیکی تەلەفۆن بۆ لەوێ 911 911 یەکسەر دەکات و ئەوانش ڕاهاتون کە یەکسەرە گەنە شوێنەکە تا چەند ئەمە لێرەیان ڕوئەیات ئەبێ بگات و تەسەورەکەم ئیش بۆ خۆشیان ئاسانترکەن تەکیدم کە ئەما بێ بە شتێک جیهات حکوومەکەت پێی خۆشە بێت یعنی تۆ لە جاتیەوەی دراوسێک فریاکەوێت تەلەفۆن کاتوەوان تۆ سوورەزانی ئەم جیازی ئاگرە ئەم جیازە کە ئاگری بینی یەکسە خۆی تەلەفۆنێکات و جێتەکە ئاگاتە سەری تر دوای ئەوە ئەکوێتە سەرچی ئایا تو ئەو ماوادی کە بەکاری هێنی ئەو تەلەفۆنە کە ئاکات ئەبێت ئەیکی بین کە ئەو تەلەفۆنە لە کاتی خۆیان ئەیکات نەک تۆ چێشتێکە سوتاوێت بە ڤەیپەری ڕۆنەکە تەلەفۆنێ بکات و هەموو سیستمەکانیش تەبانەوەشیان هەیە کە دیتێکتیەکات نۆتیفیکیشنەکەیە بە تۆ مەجای 1 دقەت ئەیاتێ بۆ ئەوەی تۆ چێکێکی ماڵەکە بکەیتەوە دوای دقەکە ئەگەر هیچ دەنگ نەبوو ئەنجا خۆی تەلەفۆنەکەی خۆیەکات هیوادارمەوە بێت بەپی مێشکی من بێت تەسەورەکەم لە 4-5 ساڵی ترا بۆ خانۆکانی بۆ عیمارەکان بۆ بیناکان وایە ئەوەش بەشەکە لە ئۆتۆماتیکردن ینی تۆ بە ئینگلیزی پێڵن هیومن فاکتەر ئەو بەشە مرۆییەکە لەم پرۆسەیە دەرەکەیت دەبی بەشە مرۆیەکە دایم تەخیربوونەکە دروستەکات یا غەڵەتەکە احتیمال دروستکات تۆم پرۆسەیە
سێنسەرێکە دانەوە یەکسانە بە ئاگر جوابانەوە بۆ دوای دقێک تکایە تەلەفۆنکە و یەکسەریش معلوماتەکانێنێ خۆی ئەوە باشە تۆ تەلەفۆنەکەی بە قیژەواڵی فریامان کەون خانووی ئەوە پرسیارتەکان نازانچی ئەگەر تۆ بایەوەنە ئۆتۆماتیکی کە یەکسەر بڵێ ئەگەر تاوان ناسینەوەی ستیەکان زۆر ئاسانترە بەڵام لە گەڕەکەکان ناتوانین یەکسەر بە مەسج ئەحداسیات بنێری بۆ ئەمەی با بڵێن لاتیتیود و لۆنگتیتیود ئەحداسیاتەکە بنێری کابرا سیستمەکە لایەتی یەکسەر ئەزانەیە چێ بۆ کوێ ماڵی برادێکم غازیانی ئەوەی غازی لە سەرباندان بۆ سیستەمی شوفاژ و تر بۆ تەباغ و ئەم شتانە ئەیوە ئەو کۆمپانیایەکی لەگەڵ یا عقدمان کردووە ئۆتۆماتیکی خۆیان لێوە ئەزانین کە ئەو غازە کەمەکە یەکسەر ئەوان پێ بە نۆتیفیکیشنێکە چێ بۆ کۆمپانیا و کۆمپانیا خۆیان بێ ئەوەی ئەم ماڵە پێیان بڵن ئێوەرن غازەکەمەتیایەنەوە یان بۆ ماڵەکە و غازەکەش پڕەکەن و ئەڕۆن ئەوە تاکید بە هەم ئاسانکاریە بۆ کۆمپانیاکە خۆی ینی ئەو کۆمپانیا هاتووە پرۆسەیەکی خۆی هەیە ئەو پرۆسی ئۆتۆماتی کردووە هەم ئاسانکاریشە بۆ صاحب ماڵەکە بی کە تۆ عقدێکی هەبێت لەوانێ صاحب ماڵەکە سعات یانزەی شەو غازەکەی لێ ببڕێ ئێتۆگو کۆمپانیایەک بە تەکلیف و تەکلیفکاریە لە بەستافێ بنێری بۆی پڕیکاتەوە بەڵام تۆ گەر تەیشید بوویت کە سیستم بوو هەتوانی لە سادەیە نامێ بنێری غازەکەت لە سادەی تیامەوە موعدێکمان بۆ دانێ بابین ئەم ئیشە ینی هەم ئیسراحەتیە بە صاحب ماڵەکە هەم کۆستی تەژغیلی کۆمپانیاکە بەڕێوەبردننی کۆمپانیاکەش کەمەکاتەوە بۆ هەردوو لا استیفادەی هەیە لە بەشی ئەمە لەم بەشێک ئێمە سەباسەکەین بابلین ڕوویەکی گشتی صاحب ماڵەکە ئەوێت باڵێن چەند شتێکی لای خۆی ئۆتۆماتیکە جاهاتی لەسەر مەسەلەی کۆست ئێمە بەس باسیەوەمان کرد کە ئەم شتانە ئۆتۆماتیکیەکات و لە بابلین لە حلقی پێشەوتوان هەندێک شتێک ئۆتۆماتیکەکات بەڵام هەم ئۆتۆماتیە هەیە ئەڵێ من حەز ناکەمەوە تەمەڵ بم ئەمێ خۆم شتەکان بکەم هیچ کێشە نییە ئەمە بەشێکە لە ئاسانکاری ڕۆتینی ڕۆژانە و ئۆتۆماتیکەکەی لە ماڵەکەتە بەڵام بەشێکی زۆر گرنگیشی هەیە کە تێچووی بەکارێنانی ماڵەکە ئەی بڕوان ناکەم کەس هەبێت ڕۆژێ ڕۆژان چوبێتە دەرەوە لە سپلەتەکەی بیر نەچوو بێت ئەم سپلتە ئیشی کردو بوون بۆ 10 ساعات بۆ مامان لە هاوبەرزێت تا سەر سیمەتێکەکەش ڕۆشم گەڕایتەوە ئەجارا دوو دڵی گەڕایتەوە بۆچی خۆ تۆ زای سپلەکە تەحمل دەکات کورە بەخوا نەکس بێتەکە ڕابێ درگاکە بەڵێ جاریوە ئەوداشی بەرجای خۆمە ئەڕۆم تۆڵی دادراوێتەوە ئەمە مناقشی هەموو دەرچوونێک لە ماڵی خێزانێک هەر یەکەم شدوێت چاکو کوژانەوە چکدایمە چا لە سەراگرە سپلیتە نازان و هەدەفەکانی یەکەم بۆ خەتەریاتی کارەباکەیە کە احتیمال ئەگەر غەڵەتێک ڕوویە با لە ماڵبی یان تێچۆکەیە تۆ بە خیاڵتایە تۆ 10 ساعات ئەگەر سپلتێک کیلۆواتێکیش بەکاربێنێ یانی 10 کیلۆوات ئاوەرە بەم سعری ئێستا بێت تۆ نزیکی 1500 دینار بەلاش سەرفەکی لە چۆن دەرەوەیەکتا تۆ ئێمە دایمە نمونەی بۆیلەر بەکارێنین نمونەیەکی بەسیتی تێچوو ئێستا لە بینە سەر سیتیەکان زیاتر کە کارەبا تاسە نازام خۆیانێک لای نەکردو 156 یا 250 دینارەکەیە باسی 250 دینارەکە بکەین بۆی تۆزە سیناریۆکە مەزبووتر بێت 250 دینار بە کیلۆوات ئاوەرە یعنی تۆ کیلۆواتێک سەرفکەی لە سعاتێکە 250 ئەیت بە کارەبا کیلۆواتێک نزیکی 4 ئەمپێر 5 ئەمپێرە ئەگەر غەڵەت نەبم 5 کەمترە لە 4ایە تۆ بۆیلەرێکی هەیە بۆیلەر بەعتیادی لە دەوری 3 کیلۆواتە یعنی نزیکی 12 ئەمپێر 13 ئەمپێرە بۆیلەرێکی نۆرمەڵی ماڵکە گەورە بێت تۆ پێویستی پێێتی حوتی بیانی گەرم بێت ئەم ئاوە لەبەری با بڵێ ئەمە تۆ نۆرمەڵەکەی کە تۆ بۆیلەرێکی هەیە هەر بۆیلەرێکی ئەتیادیە مناڵی بۆیلەرەکە زیرەکە بۆیلەرێکی ئەداتی و کڕیوتە ئەم بۆیلەرە توێت حوتی بیانی گەرم بێت تۆ شەو هەڵیەکەیت ئەم شەوە 7 ساعاتەکە 7 ساعاتەکە تەسەوڕەکەم 4 ساعتی ئیشەکە خۆی بۆیلەر ئەویش ئۆتۆماتیکی خۆیەکە هەر قسەی خۆماڵی ئۆتۆماتیکەکە باشە بەڵام 4 ساعت هەر ئیشەکات یا 3 ساعت هەر ئیشەکە ئەم 3 ساعتە 9 کیلۆوات ئاوەرەکان 9 کیلۆوات بە ئاسانی کەین بیرکاریەکە 10 کیلۆوات ئاوەر 10 کیلۆوات ئاوەرەکە 2500 دینارەکە لە 30 ڕۆژە 75,000 دینارەکە بەس بۆ بۆیلەرەکە لەبەوەی تۆ پێویستی پێێتی 1 ساعت ئیش بکە بۆی حوتی بیانی گەرم بێت تۆ هیچیەکەیت لەو نرخی مانگانەیە کە باڵێ 75,000 یا 50,000 تۆ 50,000 بە کودێکی بەبێ ئێمە باشە ئێمە یەک ئەو سویچەی بۆیلەرە کە دا ئەندرێت ئەو سویچە لا بیت
سویچێکی زیرەک دانی ئەم سویچە چییە؟ هەر هەمان سویچە ڕەبتە بە ئینتەرنێتەوە ئەتوانی تایمەری بۆ دابنیت لە بەردامەکەیت ئەڵێ 6 بۆ 7 ئیشکات 6 بۆ 7 و لێڤڵی دووەمی چییە لە چ ڕۆژێکا جمعان پێویست پێێنی ئەڵێ یەکشەمە تا پێنجشەمە خۆتەزانی با بڵین 2 سعاتی پێچێت ئەڵی 5 AM turn on ئیش بکە 7 AM turn off بەشی تری تیاتوانی بڵێ 2 سعات ئیش بکە و 5 سعات بگژێرەوە 2 سعات ئیش بکە و 5 سعات بگژێرەوە ئەمە پێڵەن لوپ تایمەر دایمە دووبارە بێتەوە ئەمە هەم لە بۆی لە رابکاری هەم لە غەتاس ئەساش کەسۆ کە باخێکی هەبێت ئەزانێ بیرەکەی چارێکێک ئاوەیات و پێویستی بە 2 سعاتە بۆی دوای چارێکێک ترباتەوە هێماڵین چارێکی ئیش بکە 2 سعات بگژێرەوە چارێکی ئیش بکە 2 بگژێرەوە لە هەمان کاتیشە ڕەبتێکەکەینەوە بە ئەو تانکی کە جەنابێ ئێستا باسە کرد وڵای ئەمە ویستم بە ئەو بەڵاسکەم چەنە باسکردنیە مەوزوع تۆزە خەمناک و ناخۆشە بۆ خەڵکی کوردستان و سلێمانی ئەوزم لە ساڵی 2022 یان 21 بۆ خەڵەت نەبم کەیسی تەقینەوەی غازەکە بۆی ماڵێک بوو لە کازیوە بەڵێ ڕۆحی هەموو مردوان شاد بێ ئەم سیستەمی سمارت هۆمە ئەتوانێت کۆنتترۆلی ئەو غازە بکە ینی لە سەیا سا لە هیچ شتێک لە ساسەنی لەبەری وکوتم هیومن فاکتەری تایە بەشی مرۆیەکەی تایە بەشی کوڵەتی مەوادەکانی تایە بەشی شتی کارەبایی ئەگەر غەڵەتنەوە مۆرسلۆی پێڵن مۆرسلۆڵێ ئەگەر شتێک احتیمال بێت تێک چێت تێکەچێت تاکیدی ملۆکە ناوی ئەوەیە بەڵام لەوانەیە ئەوە بێت هەموو شتێک قابلی تێکچوونە هەشتێکی کارەبایی شەبێت لە دنیا پێڵە میکانیکل لایف ژیانێکی میکانیکی هەیە کە بۆ نمە 100,000 ساعتە دوای هەر تێکەچێ مەجاالیتیانە لەبەرەوە تۆ دایمە لەم شانەیە سیانە مهمە لە کەیسی ئەو ماڵەیە و لە کەیسی من نازانم شتەکانی کە لەو ماڵەیە ڕوویە چی بوو بەڵام ئامەتەن ئەبێ ئەتوانی ئەبێ شیکەیتەوە تۆ ئەبێ حیتە وەرگری ئەبێ حەزەر وەرگری لەم شتە حەزەر ئەوەیە کە تۆ یەکەم تانکیەکان ئەبێ کواڵتی تانکیەکە بزانیت ئەم شانەوەی لەسەر ساحب ماڵە دوای ئەوە ڤالڤ ئەو ڤالڤانەی کە ماستەر ڤالڤی هەیە و سەب ڤالڤی بێت بۆ تۆ لە هەر شوێنێکە غاز ڕاکێشا بێ ئەبێ ڤالڤێکی خۆی هەبێت کە قەتیکە ئەم ڤالڤەژ بێ ڕەبت کرابێتەوە بە ماستەر ڤالڤی سەرەوە کە بۆ تانکیەکەیە بۆ ئەوەی قەتعەکە ڕوونەیە تۆ لێرەیە مهمە لە هەمووی مهمتر لێرەیە ئەوەیە کە تۆ ئەم شتە زیرەک بیا زیرەک نەبێت نابێ ئەتیمادی لەسەر ئینتەرنێت هەبێ نابێ ئەتیمادی لەسەر ئینسان هەبێت ئەبێ شتێکی بەتەواتی لۆکەڵ بێت ئینتەرنێت هەبوو نەبوو کارەبا هەبوو نەبوو ئەبێ ئەم شتە ئیش بکات ئەمە طبعا نەکرێ بەڵام وەکو پێم وتی ئێمە لە مەسەلەی ئەمنیە لە مەسەلەی ئەمنیەتی ماڵە پێش هەموو شتێکە گەڕینەوە بۆ کۆدێکمان هەیە کە لە شارەوانیوە کۆدێکمان هەیە کە کۆدیلانەیە عێراقیش بێت و هەر شارەوانی ژوەری گرتوۆتەوە ئەم کۆدانە مەجموعە شتێکی هێشتۆتەوە کە تۆ ئەبێ ئەمانە بەکاربێنی لەو کەیسە شۆ لە سلێمانی وابزانام ڕووی یایترە بێ وەکو فەحسی مانگانە بکرێت یا فەحسی سێ مانگجارێکە کۆم مەجموعە کۆمپانیاکەیکەن ئەوەی ئێمە کە لەکوێتە بواری ئاسایشی ماڵ و پاراستنەکەەوە ئێمە ئەڵێن یەک طبقەی تر زیە ئەکەین بۆ ئەو شتانی کە شارەوانی و ئاسایش و ئەمانە داوایان کردووە کەسێک بێتە لام ئیش مەسئولاتێکی اخلاقیە لەبەرە کەسێک بێتە لام بڵێ من ئەمێ بە تەواتی نامێت سیستمی حریقەکەم بیکەم بە سیستمی وایر ئەمێ بەس بیکەم بۆی تۆ ئەڵم زەحمن نەبێت سیستمی وایرەکەی خۆ دابنێ کە سیستمێکە شەرنی ئەتیمادی لەسەر ئینتەرنێت هەبێ شەرنی ئەتیمادی لەسەر ئەوە بێ کە کارەبا نەبوو ئیش نەکات ئەمە دابنێ بۆ ئیسراحەتی جەناویشە ئێمە یەک دوو نقطەی تریش بۆ دانین بۆ ئەوی جەنابێت لە دەروی ماڵ ئاگادار بیت تاسی ئەوەی ئەمە زۆر ئاسانترەوەی پیلێکە 10 ساڵی شکات و ئەم جیازانێ بە سەقفەکەەوە و زەڵانی شەکەم کە ئیشەکات بەڵام من بە پی کۆدەکە ڕۆمێکم شت و بەڕێی من لە شتی وایە دایمە جیهاتی ڕسمی ئەزارم خەڵک حەزی لە قەراراتەکانیان نییە بەڵام تەکیدم ئەو قەراراتانی کە ئیرێت حسابی بەس خانووەکەی تۆ ناکەن حسابی چانسی 10,000 خانووەکەن لەم 10,000ەیە هەموو چانسی ڕوودانی ڕوودا نەخوازەرەکان چییە هەمووی کۆکرێتەوە ئەکرێ بە قائیمەیەک و ئەم قایمە تۆ لە ماڵەکەی خۆت بێت تەطبیقێکی کاتە تۆ زانی لە 10,000 چانسا تۆ کەمە کردوتە کردە بە سفر ئێمە ئەو لە 10,000 یەکەشە هەوڵین ئەگەر یەکەکەش ڕوویا تۆ ئەگاداری بیت بۆی زوو فریایکەویت هەموو سیستەمەکە کاگڕاستی بە کارەبا ئیشەکە یان هەر بۆ پیلەیەکە جەنابە دێڵێ فەرقی هەیەەوە من دایمە خەڵک
ئێمە سویچ لایت هەیە ینی هەر سویچێکی ئاسایی ماڵ کە با بڵێن سویچێکی سێخەتیە لە هۆڵە دایما کەسەکە پرسیارەکە ئەڵە باشکە کارەبان نەبوو ئیشەکە ئەم شتەمان زۆر دووە ئەڵم کە کارەبان نەبوو تو پێویست ناکە گڵۆپیش پێ بکەیت لەبەرەوە ئەو شتانی کە لە کاتی کارەبان نەمانە تۆ بەکاری نایەنیت سویچێکی گڵۆپ لە کارەبان نەمانە بەکاری نایەنی ئەمەوان هەمووی وایردە ینی هەمووی ئەتیماد دەسە کارەبایە بەبێ کارەبا ئیش ناکە ئەو شتانی کە لە نەمانی کارەبا و لە نەمانی ئینتەرنێت و لە نەمانی وایفایە تۆ پێویستی پێێتی ئەبێ هەمووی سیستمی سکیورتیەکانە کامیرایە بە تایفیدی سیستمی هەستەوەری ئاگرە هەستەوەری غازە دەستگرەکەیە ئەمانە هەمووی ئەبێ یا بڵت ئەن باتری خۆیتیابێت یا ئێمە سیستمی پاوەەر باکەپی بۆ دانین کە ئیتر UPS ئەم شتانەیە و دۆزینەوەی ئەلارم شتەکانیش ناوێت بە هیچ شێوەیە ئەتیمادی لەسەر وایفای و ئینتەرنێت هەبێ ئەمانی کە مهمە ئەوانی تر نا چۆن احتیمالی لەسەر وایفای و کارەبانەیە ئێستا تۆ لە دەرەوەی ماڵیت با بڵین لە ناو ماڵیت باشە ئینتەرنێت هەبێت و یانە بێ ئەمە یەکێک لە هەرە پرسیارە سەرەکیەکانی خەڵک ئەڵە کاکەم بۆچی ئینتەرنێت نمێنێ ناتوانم گڵۆپی میوانەکەیش پێ بکەم ئینتەرنێت هەبێت و نەبێ هەر ئیشی خۆیەکانە بەرۆی با ئەویان بچمە ئەو تەفاسیلۆ ئەمە دایمە ئەوە شەرحەکەیانڵین کە ماڵەکە و زیرە کرد تۆ لە ماڵێکی ئاساییە یەک شێواز کۆنتترۆلە هەیە ئەم شێواز کۆنتترۆلە ئەتێ ئەو گڵۆپە ئیش پێ بکەیت ئەبێ هەستیت دەستنی بۆ گڵۆپەیە کە تۆ ماڵەکەت زیرە کرد یا شوێنەکە یا بیناکە و زیرە کرد سێ جۆری تر شێوازی کۆنتترۆل داخڵە بێت بۆ ئێرە جگە لە جۆرە ئەسلێکی خۆت کە جۆرە ئەسلێکی خۆچیە هەم عینە سویچە تۆ هەر توانانی بچیت لایەوە دەستی پیابنی یان خزمێک یان کەسێک کە نازانێ ئەم ماڵی تۆ زیرەکە یان ننک و باپیرە کە لەوانێت کەمتر ئاگاداری ئەم تەکنۆلۆژیایە بن هەرە چێتە لای سویچەکە و ئەزانە سویچە و دەستی پیانێت بەشی دووەمیانەوە کە پێڵین میدڕێنج یا مەودای مامناوەند تۆ لە ماڵەکەی دانیشتویت ناتەوێت هەستیت ئەمە بواری تەمەڵیەکەیە ناتەوێت هەستیت بۆ ئەو گڵۆپە بە دوو طریقات توانێت کۆنتترۆلێکی دەنگ کۆماندێکی دەنگی بیت یان لە موبایلەکەتەوە گڵۆپەکە ئاگوشێنیتەوە چەپڵە زۆرەوە باسیەکەن کە بە چەپڵە بزەبت بە چەپڵ توانی بڵێگە سیستمەکە گوێ لە چەپڵێ بۆ ئەم گڵۆپی ئەم ژوورەیە بیژێنەرەوە بەشی سێهەمیان دوورمەوداکەیە هەمان گڵۆپ کە تۆ توانیتە لە سویچەکەەوە بیکەیتەوە ئیش پێ بکەیت و بیژێنیتەوە بە دەنگ لە ناو ماڵەکە تا ئیش بکەیت و بیژێنیتەوە لە دەروی ماڵەکەژە توانین سێری موبایلەکەی بڵێ گڵۆپی بۆ نمونە LED ژووری نووسنەکەم بیر چووە کەواتە لێرە دەستی پیانم ئۆفیەکەم شێوازی چوارم ئۆتۆماتیکەکەیە کە ئەمە با بڵێن زیرەکی ڕاستەقینەکەیە پێش پۆدکاستەکەش باسمان کرد کەلیمەی زیرەک تۆزە بە خراپ بەکارهێنراوە پەردا ئەفرۆشترێ بەزەبەوەی ڕیمۆتە پێڵم پەردەی زیرەک سا بۆ نمونە ئەم پرۆژە نیشتەجێبوونانە ئەکرێت لەگەڵ ئەوەشە سیستەمی سمارت بەکار هاتووە لە ناو پرۆژەکە نا هیچ پرۆژێک نابین بەڵام ناتەوە وایە دوو جۆرەیە حەسەبی خبرە جۆرێکیان ئەوەیە کە یەکەم جار لە کاتی ئەلانکردنەکە ئەیڵێن وەکو بە عەرەبی پێڵەن جەستنەبڵ ینی بۆی بزان خەڵک تەلەقیەکی باشیە بێت یا باش ئەم شتە سەریعترە فرۆشترە و زۆری ئەکەوێتە بابەتەوەی کە لە ئەخیرا هەریکا بە ئۆپشنڵ لە بروی کۆست زۆر مهمە بۆ صاحب مەشروع بەشێکی تریان ئەوەیە کە مەجموعە جیهازێک دانێن کە بالفعل ئەکرێت بەشێک لە سیستمی ماڵی زیرەک بەڵام ئەڵێن شوقەکان یا ماڵەکان زیرەکە یعنی پەنجەمۆرێک دانێن بۆ داخلبوونی ماڵەکە یان لەوانەیە ئینتەرکۆمێک دانێن کە تۆ لە خوارەوە ئەتوانی قسەی لەگەڵاکی ئەڵێن ئەم بەشە زیرەکە کۆنتترۆلی پەردا بۆی لێڤڵەکە و پێ بڵم تۆ پەردەیەکی ئاسایی و هەیە ئەمە نۆرمەڵە پەردەیەکەیە کە ریمۆت کۆنتترۆلە هەر کەلیمەی ریمۆت بە ئینگلیزی یانی دوورمۆدا ریمۆت کۆنتترۆل ئەم پەردەیە عینەم پەردە ئەتوانی ئەمیان لای خۆمان پێڵن زیرەک بەس تۆ مادەم ئەم پەردێ و پێویستی کرد کە تۆ دەستی پیانێت و بۆ ئەوی بکرێتەوە یا بۆ ئەوی دابخرێتەوە ئەمە زیرەک نییە ئەمە پەردێکی ریمۆت کۆنتترۆلە کە تۆ سویچەکە دابنا سویچی گڵۆپ و یەک ریمۆتی 12 خەتی لابوو و دەستی پیانە بەبێ ئەوی هەستیت ئەمە زیرەک نییە ئەمە سویچەکە و کە ریمۆت کۆنتترۆلە بەشی سێمی عینەم پەردەکە ئەوەیە کە تۆ بڵێ ئەم پەردێ ئەمەوێ بەیانیان لە کاتی خۆر هەڵاتنە
وەکو چۆن خەوی سەربانی جاران بۆ خۆش بوو لەبەرەوەی ئینسان شتێکی یە پێڵەن کاردیۆن ردم ئەماکەوینە تاوە بەشەوە کە باشە من ئەم شتی سمارتە با بەکاری بێنم بۆ ئەوەی خەوە خۆشتر بێت و هەستان لە خەوە خۆشتر بێت هەستان لە خەوە بەچی خۆشەوێت بەوا بێ کە تۆ وردە وردە لەم خەوە قوڵە هەستیت بۆیە حەزمان لە خەوی سەربان بوو لەبەری لە چواری بیانی و ڕووناکێ کردەوە وردەوەردە دەنگێکی چۆلەکە هاتوو لەم خەوە قوڵەی هێنایتە باڵێن دیپ سلیپ و ناکەینەوە بەشی خەوەمانەوە بەڵام دیپ سلیپ و ئەجا دوای ڕێم REM ڕاپد ئایمومێت و ئەجا لایت سلیپەکە ئێتۆ حوتی بیانی ئەلارمێکە داناوە لە کوردی خۆڵان لە حوتەم خەوای یا شتێکی واوەترێ لەوەیە یەکسە ئەلارمەکە لێ طبعاً جەوە نییە طبعاً خەواڵیت باشە بەڵام ئەگەر ئەم پەردەیە دامان نا هەموو ڕۆژێک لەگەڵ خۆر ئاوابوونە ئەم پەردەیە هەموو دەدەقە جارێک لە 105 بکرێتەوە بۆی وردەوردە ئەم ڕووناکیە بێتە ژوورەوە لەگەڵیە گڵۆپەکان هی ژوورەکە و بە لای خۆیان پێڵم ڤۆلیۆم خۆی دیمەرە یعنی گڵۆپەکە بە لە 105 ئیش بکات و زەرد بێ بۆ ئەوەی شعوری هەتاوەکە و باتێ وردە ئەمە و لەگەڵ پەردەکەیەک بێ ئەمە پێڵین ئەمە جنتل وەیکەپ ینی هەستانێکی ناسک لەسەر خەوی سەربانە گە سەربانەکەمان ئەوە بوو بێ شەوکە خۆتم لێرە بووم بەیانی ڕستام لێرە بووم لەبەر هەتاوەکە لەگەڵ ڕۆشتم لەخیرا لەسەر لاوم کە ئەڵەسام ئەمە بووکو نمونەیە باسم کرد سەری پەردەی زیرەکچی بۆکات بەچاو پەردێکا کە ڕیمۆتە ئەو متعێدایاتێ سایاسە متعێد نایەتێ بەڵام جا بکوتم پرۆژەکان ئێمە لە کاتێکی باش ئەم ئیشەمان کردووە لە بروی زۆربەی پرۆژەکان لە سمارت وەکوتم هەم ئێڵێن و هەم لاانێ تطبیقی بکەن و هەم ئەگەڕێنەوە بۆ خۆیانی ئاگەڕێنەوە بۆ ئێمە یاگەڕێنەوە بۆ کەسی تر ئەویان نازان بەڵام پرۆژەکانیش لەوە تێگەیشتون کە لە بواری بیناسازیە تاوان لە زییا حەدی خۆی بەڕێی من کراوە پرۆژی نیشتەجێبوون بەڵام شتێکی زۆر ئاسانە بۆ با بڵێن دەستکەوتنی پارە و زیادکردنی پارە بەڵام پرۆژەکانیش لەوە تێگەشتون کە ئێستا خەڵکەکە تاوا گەشت مەجموعە مواصفاتی دابین کرد لە PVC و پەنجەرەکان بوو بە ئەلمنیۆم لە کاشیەوە بوو بە لامینیت لە چیمەتۆ بوو بە کوناف ئێستا کەوتون بوو هەمووی شۆڤاج ئێستا هەموویە بێ شۆڤاج ئێستان دەردێک ئەتوانم تا حدێ باسی سلێمانی بکەم هەولێر ئێشتا تەڵەبەکە زۆرە لەبەرەوە کەمتر مواصفات هەڵێنە ناو مۆزوعەکەەوە بێزان ئەفرۆشرێ لە سلێمانیا تۆزە فرۆشتن قورستر بوو ئێستا و هەولێریش بەڕێوەیە بەڕێی من فرۆشتن قورسترە بێ هەرچەند بیرمان لێ کردەوە ئەم شوێنی نیشتەجێبوونانە زۆری هەموو ماسەفاتەکان تێ بۆ بەستاندرد بێ چی ترکەم بۆی جیاواز بن سمارت چ شتێکی تر هەیە غەیری ئەوە کە نەکرابێت لە ناو پرۆژەکانە ئەیتی لەسەر کەوتونەتە مەجموعە شتێکی غێرتەبیعیەوە من یەک بۆ حیرۆ بۆ دروستەکەم لە پرۆژەکەیە یا من ئاواکەم یا من ئاواکەم ئیتر خەڵکەکەش بەوە ڕاکێشرێت و مارکتینگێکی جوانە بەڵام ئێمەش استقلالی واکەین کە هەموو شتێک کراوە و هین بە پرۆژەکان و بە ساح پرۆژەکان لین ئەم بەشی سمارتە و موادەکانیش نییە خۆتە زای مواد ئێستا لێرە بازار وای لاتووە هەموو کەسێتوانێ هەموو شتێ بێنێت و بەداخەوە جارای مەسە ئێستش تاجری گەوری شارەکەمان بە ناوی ئیشەکانیانەوە بانگیانەکەین ئێستا هەموو گەتوانێت ئاهەڵە سێچێ بۆ سین مەبەستم ینی جاران تاجر یەک ئیشی تایبەتی خۆی هەبوو بۆ سین ئەبوو ناوەکەی دەبوو منە ڕاستی سینی بەزەبت یا ینی ئەمە ئیشی بەس بۆ نمونە بەزەبت ئێستا هەموو ئەتوانێت هەموو شتێ بێنێ و من ڕقم لە کەلیمەیەکە دایمە زۆر لە موشەیەک هەیە زۆر ڕقم لێتی مواد ساخکردنەوە وای لاتوە ئەڵە بنە شتانە لە سینەوەی ساغیەکەم کە ساغێکی تو ئاینشت باش نییە تۆ بێ بیفرۆشی فرۆشت و ساخکردنەوە دوشتی زۆر جیاوازە ئەم ماوادانە هەموو کەسێک توانین بێنێ ئەم قسەیە من یکەم و صاحبی شەکیش ترسم نییە لی فکرەکە لە تەطبیقەکەیە لێرە چۆن تەطبیقیەکەی ئەم پەردێت تۆ توانی بڵێ چۆن ئەفرۆشیت و چۆن ئیسیفادە بە کەسەکەکی چکە ئیسیفادەکە ئەوەی کە بزنس فێری کردم ئەوەیە کە یەک نوع مارکتینگ هەیە مهمترین نوعی مارکتینگە دنیا پێڵن word of mouth قسەی خەڵک ئەمە پاری دنیای پێبی ناتوانانی ئەم شتۆ دەستکەوێت کاک ڕاستی یەک پرسیار من ئێستا گەر خانەوە دروستەکەم بەڵێ تێچووی سیستەمی سمارت چەندێکە بۆ من ئەمەینە سەر مهمترین پاکێج بێ ئەمەینە سەر مهمترین مۆزوع پرسی هەموو کەسەکانی هەر شتێ بکەی لە وڵاتەیە ئەڵە چەندی تێچ سوود هەیە تێچوو هەیە بیرکاریانە سوود لەسەر تێچوو یەکسانە بە قیمەت یەکسانە بە
بە بەهای بەشتەکە تۆ ئەمریکا باسمان کەسە سوودێکی زۆری لێ وەرەگریت کە سوود زۆر بوو تۆ زیاتوانی سعرەکە بەرزکەیتەوە تا ئێستا ماتوین پۆدکاستەکە باسی ماڵی زیرەکە بۆ من نابێ بە وازحی دیعایە بۆ ئیشەکەی خۆمان بکەم و یا بۆ کۆمپانیاکە بەڵام تا ئێستا ئەوانی کە هەبوون لەم بوارەیە حەسری بوون بۆ ئەو طبقە زۆر بەرزە دەوڵەمەنەی کە هەیە و ئەتوانێ ئەم ماڵەکەی زیرەک بکات بەڵێ یعنی لە 20,000 و 30,000 و 40,000 دلارەوە تا 150,000 دلار بۆ زیرەکردنی خانوویەک وەرەگیرێت ئەمە سیستمێکی پرۆتۆکۆڵێکی کۆنە ماڵی زیرەک چەند پرۆتۆکۆڵێکی هەیە مەجموعەیەکی لە 2002 ئەمانۆی تر فەرقی کرد ئێستا پرۆتۆکۆلی وایرلس لە عالەما باوە ئەمی کە ئێمە هاتین وتمان کێشەمان نییە ئێمە هەر ئەمیشی ئەم طبقە بەرزاکەین بە مەجموعە شتێکی تر بە ناڵە مەوادی کە باشتر بێ بەڵام شتی دیزاینەر هەیە تۆ طباخێکە بە 200 دلارێکری عینەن طباخ کابراەک تۆزێ ڕەن ئارکیتێکتێکی مەشهوری عالەمیە هاتۆم طباخی دیزاین کردووە بە 1500 دلاری کڕین ئەو ستایڵەمان هەیە ستایڵەکەی ترمان بۆ ئەوەی بە ڕێک کۆستەکە بڵێم باشە ئێمە ڕێنجەڵێن ینی ئێمەوەی کە سێرمان کردو کە بەحسی خۆمانمان کردووە لە کوردستانە شوقە بە معادلین ستاندەردی شوقە 140 متریە لە کوردستانە وەکو ستاندەردێک خان و تۆزە سلێمانی هەولێر فەرقیە هەولێر ستاندەردی خان و 200 متریەکی دوو قاتە سلێمانی بینی 150 بۆ 200 متری دوو قاتە شوقە فولەکی کە جەنابە باسە کرد فول پاکجەکە ئەبێ لە دەوری 1000 بۆ 1500 دلار بێت ئەمە من بۆیە ئەڵێم بەڵام لێرەیە چییە کەلیمەیەک هەیە بە کوردی نییە مۆدیولەر ینی تۆ کۆمپیوتەرێکە کڕی ڕامەکەی بەدڵی خۆتە توانی بکەی بە 8 گێگا 16 گێگا 32 گێگا ستۆرجەکەی توانی بکەی بە 256 ئەم پرۆتۆکۆلی وایرلێسە ئەتوانی تۆ ماڵەکە بە 15 دلار بکەی بە زیرەک ئەو سپلێتی کە لە ماڵەکە تا هەیە کە ئێستا سپلێتێکی کۆنە و هیچ ماسەفاتێکی تیان نییە و کۆم سپلتە تازانی کەسە لە بازارە باوە تۆی یەک جیازهێنیت ئەم جیازە لە جیاتی ڕیمۆت کۆنتترۆلەکە و ئەزانێت چی بنێرێ بۆ سپلتەکە بۆی سپلەکە بیخوێنێتەوە ئەم جیازەدانی ئەم جیازە بەدە دلارە 15,000 تۆ توانی و هیچ نەبێ بەشی سپلتەکە و سمارتکی لە ماڵەکە دوایەوە بەدڵی خۆ دەست پێ بکە ئەتەوێ عینە ئەم 15 دلار بکی بەدە سپلت 150,000 گڵۆپەکان زیاکەیت ئەوە نێکەواتە تۆ لە 15,000 توانین دەست پێکی لە 10,000 توانین دەست پێ بکەیت تا 1500 دلار ئەتوانین تا 5,000 بڕی تا 20,000 بڕۆ یعنی شتەکانەکەوێتە بابەتی تر ئەوەی کە پێویستە ئەمە لە هەمووی مهمترە تەڵەبی کڕیارە ئێمە دایمە ئێڵێن سێ بەشە ئەساسیات هەیە کە با بڵێن بنی مۆزوعەکەیە ضروریات هەیە کە شتانەیە کە پێویستە لەگەڵ کەمالیات هەیە کەمالیاتەکە شتێکە جوانە باش ئەساسیاتەکانی ماڵ بەڕێی من کۆنتترۆلکردنی سەرما و گرمایە ئیتر شۆڤاج بێ سپلت بێ و بەڕی دەبێ لەگەڵ کۆنتترۆلکردنی پێڵێن ئەکسس کۆنتترۆل داخڵبوون بۆ ماڵەکە چەند جار کلیلی بیرچوە لە ژوورەوە ئەبێت تەلەفۆن بۆ سکیورتیەکە بکەیت و پارچە پلاسیەکە بێن و دەرگاکە بکەنەوە ئەگەر قفلەکە پەنجەمۆر بێ تۆ پەنجەی خۆ کلیلی خۆتە تۆ مەگەر پەنجە هەمووی ببڕێت باشە ئەیش دەتوانی هەر بەم لای ئێرە کۆدەکە داخڵکەیت یعنی یا کارتەکە و پێ بێ ئاخۆشە نێرین بێ لەبەرە بە حیاتیت تۆ بە حیاتی لە دەروی ماڵ دەرناچیت یعنی لە دەروی ماڵ ناتوانانی هەر ئەکسێستە بێت ئاسی نابیت ئەمە ئەساسیە ئەمە با بڵین ئەساسیاتی مۆزوعەکە سەرما و گەرما لەگەڵ داخڵبوونی ماڵەکە داخڵبوونی ماڵەکە تاوان لەو بەرزتر کاکەویتە بابەتی ضروریاتەوە بابەتی ضروریاتەکە طبعا ئەساسیات ئاسایشی ماڵەکەشەکە باسم کردیانی سمۆک و غاز و مەسەری ئاگر و دووکەڵ و غاز و لەگەڵ کۆنتترۆلکردنی دەرگا و پەنجەرەکانە بۆی تۆ بزانی کی هاتۆ ژۆر نهاتووە ضروریاتەکان ئەکەوێتە بابەتی ڕووناکیەوە کە بەڕێی من ضروریاتە یەک شتی دایمە نمونەیەکی زۆر خۆش هەستم دایمە کە لە ماڵ دەرەچێن گڵۆپێ بەجێ بێڵە بۆ ئەوەی دزەکە وابزانێ خەڵکی لێ ئەم سیستمی لای خۆمان ئەو سیستمی لای خۆمان هەیە زۆر ئەم شتە من یعنی تەسەوڵەکە بەس لە کووردا ئەم شتە هەبێ بەڵام یەک شتی تایە پێڵەن هەنچز وەکو شعورێکی داخلیە
ببوورە هەنچز نییە ئەوەی لایتنگی پێڵێن کە لە ماڵەکە دەرەچیت گوڵۆپی ماڵەکە و عشوایی هەڕەمەکی هەر 5 دقەجار یەک گوڵۆپ ئیش پێکا بۆ 5 دقەوەی گوژێنێتەوە تۆ دز نەزانە ماڵی زیرێک چێت تەکیدا ئەم گوڵۆپ بەس یەک گوڵۆپ هەبێ هەر 3 سەعات سێریکە هەرزانێک کاتە هیچ جوڵانەوە نیە بۆ کەشف بێتۆ لە هەمان کاتا کاڕاتە ژوورۆگە درگاکە بشکێنێ هەر هەم دەرگاکە لێ بکاتەوە سنسەری قفڵەکە شتێکی پێ و یەکسەر پێێتە لە دەرگای لێکراوەتەوە پەنجەرەکەەوە بێ هەر ئاوە حەلی نییە ئەمەیە کەیسوان هەبوو کەسێک بوو لە سیتەک کەسێک بوو لە سیتەک باخەکەی لای ئێوە بەتەواتی باڵی زیرە کرد و لە ڕووی ئاودێریەوە لە ڕووی کامیرەوە لە ڕووی گوڵۆپەکانەوە خۆی بۆی باس کردم وتی دانیشتوی نانمانە خوارد یەک نۆتیفیکیشن بۆ هاو ئەڵە کەسێک لە ناو باخەکەت هەیە کردمەوە سێکم کابرا لە باخکەیە 11 شەوە کابرا دەردی عەرەبە عەلە بابەڵە هاتووە ڕسکی خۆی پێیاکە هیچی نەکردووە هەر بە قسەوە توێتی ئەو چێکی لێرە کابرا ئەم یەکەم شت زیڕەی کردووە لەگەڵیشە لەم لاوە کەسێک تر کە هەر عینە ئەکسێسیەوە بۆ ئەپلیکیشنەکە هەموو گڵۆپەکەی باخکی کردوێتەوە تەسویری کابراکە بینی ئەمە تەوا ناتوانین لە شوێ تەسویر بڵاوکەینەوە چکام تەسویرە بێکم تەسلیمی ئاسایش بکرێ و تا بەیانی کابرا دزیش بێ تەئکید بە لە ئیجباریایکە لەبەر تۆ گوناح هەمشتە بڵاوکەیتەوە بیکی بە بابەتێکی مارکتینگ بۆ خۆ بەڵام تەسویرەکە بینیت ئەمری لە پێکەینە 160 بۆی ڕاکات هەر ڕائەکادەبری کابرا تەئکید بە نازانە سمارت هۆمەکە چییە مێشکی بۆ دووشتە ڕوا جنۆکە بەڕێی من مێشکێکم شو بۆ جنۆکە ڕۆژتووە تێگی دووە میشیان نازام ینی لای من هەرچەند بیرمان لێ کردو ئەم کابرا حەزەکەم بیبینم ینی هیوادارم ئەگەر لەم پۆدکاستەوە ئەگەر جەنابەت دوای عنوانەکەتان نینێ دزی ئەم شوێنەوەی مقابلەیەکی بەسیتەکەی بزین تۆ بیر لە چی کردوێتەوە کەسێک لە سەقفەوەڵێ کاکەوە چیەکەیت و گوڵۆپ ئیشەکات و تێگی نازان بیر لە چی کردوێتەوە زۆر خۆشحاڵم کاگڕاستی زۆر سپاس دەکەم حەزەکەمە یەک ساعتی ژەر بەردەوام زۆر زۆر گرنگە بەڕاستی ینی بۆ ئێستا خۆشحاڵ بین گەورەت زۆر سپاس دەکەم زۆر سپاس ئینشاءالله بتوانین داهاتووە پرۆگرامی ترکەینەوە لەسەر ئینشاءالله بینەران و بیسەرانی سپەیکاس زۆر سپاس کە بینەرمان بوون هیوادارین ئیسفادەیەک سوودێکمان بە ئێوە گەیاند بێ تا پۆدکاستێکی تر و میوانێکی بە ئەزمونتر بەخواتان ئەسپێرم هەر شاد و سەرفراز بن خواحافیز